چاکە و خراپەی وا هەیە 100 کەس چاور لێ دەکا، هیوا هەیە 1000 کەس، هیوا هەیە بە ملیۆنەها خەڵک بە شوێنی ئەم کەسە خراپەدا دەڕوە. خوای گەورە لە قیامەتا گوناهی هەموو گوناهکارەکانیش دێنێتە سەر دای تەرازوەکەی ئەو، بەبێەوەی لە گوناهی خراپەکارەکانیش کەم بوو بێتەوە. لە حەدیثێکە کە ئیمامی بوخاری و مسلم بۆمان دەجێڕنەوە لە صحیحیندا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ: لا تقتل نفس ظلما إلا كان على ابن آدم الأول كفل من دمها لأنه أول من سن القتل. هەر کەسێک بەناحەق بکوژرێ لەم سەر زەویەدا ئیلا بەشێک لە گوناهەکە بۆ کوڕەکەی ئادەمە، بۆ قابیلە، چونکە یەکەم کەس بوو لەسەر زەویدا تاوانی کوشتنی داهێنا. کەسی نەکوشت بوو تا ئەو براکەی خۆی کوشت. حتا قیامەت ئەو هەموو قەتڵە ناڕەوایی لەم سەر زەویەدا دەکرێ، هەمووی قابیل تێیدا بەشدارە. خۆ یەکجار یەک کەسی کوشتووە، بەڵام بزانە بە ملیار خەڵک کوژراوە لەم سەر زەویەدا دەکوژرێ، هەمووی دەچێتە سەر تای تەرازوەکەی قیامەتی قابیلی کە هابیلی برای بە ناڕەوا کوشت، چونکە یەکەم کەس بوو خەڵکی فێری کوشتن کرد، لەوەوە خەڵک فێری مرۆڤ کوشتن بوو. جا خۆشەویستم، هیوا هەیە تەعزیب دادێنێ. ئێستا هیوایە جەلادی ناو سجنەکانە بیری کردوێتەوە چۆن ئازار و ئەشکەنجەی بەندکراوێک بدا، چۆن تەعزیبی بدا بۆ هیچ لێ دەربێنێ، کەس بیری بەوە نەچووە. حتا ڕۆژی قیامەت چێ لاسای ئەم تەعزیبە بکاتەوە ئەو لە قەبرەکەشا گوناهەکەی بۆ دەسووزێ. خۆ یەک کەسی تەعزیب داوە، بەڵام چێ لەم ڕووداوە فێر بوو. کەسێ تەزویر و غەشێک دەکا لە میلەت، یەکەم جارە ئەم بیرۆکە خراپەی بۆ بێ، دواتر دوای مردنی ئەویش بە هەزارا و ملیۆنەها خەڵک ئەم تەزویرە دەکا و فێری دەبێ، هەمووی گوناهەکەی بۆ ئەو دەڕواتەوە لە قیامەتە. تەرازوی قیامەت هەمووی خوێندۆتەوە، خۆ یەکجار کارەکەت کردووە، بەڵام کۆتایی پێ نایە، چونکە پێشڕەوێکی خراپ بووی.